پرسیارکردن لە ژن لە ڕاستیە بۆ پیاوێک و قسەکردن لەبارەی ژنەوە بۆ پیاوێک لەوانەیە زۆرێک لە سەختی تیاابێ بۆچی چونکە پیا و قدرەتی ئەوەی نییە کە بەو ژیانە بژی کە ژن لەنا خۆیان پێی دەژی بەڵام لە عینی کاتیشە لەبەرەوەی پەیوەندیەکە هەیە هەر پەیوەندێکی سروشتی هەیە کە وا دانراوە لە نێوان ژن و پیاوە لە ڕێگەی ئەم پەیوەندیەوە کە بە سروشتی لە نێوان پیا و ژنە هەیە لەوانەیە پیا و دەڕێگەی خۆیەوە شتانێک لەبارەی ژنانەوە بزانێ پێ دەچێت لە شوێنێکە پیا و بەهۆی ئەو پەیوەندیەوە کە پەیوەندیەکی تەبیعیە پەیوەندێک نیە ئەمە دووسمان کردبێ ینی پەیوەندی ژن و پیا و پەیوەندێکی ئۆنتۆلۆژیە وجودیە کامانە بوون لەگەڵ بوونیانە ئەم ینی لە ناو پێکاتەی بوونیانە و حسابە کراوە کە ئەم دوانە ڕەبتن بەیەکەوە ئەم دوانە پەیوەندیان بەیەکەوە هەیە ینی پەیوەندیەکی پێشینە کە پێش دەکەوێت بەسەر بوونیانە و لە ناو سروشتی ئەوانە ئەم پەیوەندیە شوێنی هەیە و بەهۆی ئەم پەیوەندیە پێشینەوە کە ئێمە قەرارمان لەسەر نەداوە و ئەمە قەراری وجودە ژن و پیا و لە ناو جۆرەکن لە پەیوەندی بەمانایەکی تر ئەگەر فەرزن ئێمە مرۆڤێک ببینین ژن بوونی نەبێ لە شوێنێکە پەیدا بێت کە ژنی تیانە ئەم پیاوە کە لە شوێنەکە یا ژنی تیانە ئەو بە جۆرەك لە جۆرەکان بەبێەوەی ژن ببینێ لەگەڵ ژنا دەژی بۆچی چونکە لە ناو پێکاتەی بوونی ئەوە ژن هەیە و کاتێکە وجود ئەم بوونەوە ئەم دوو بوونەوەرە هاتوونەتە بوونیان ئاوا هاتوونەتە بوون کە هەر لە پرۆسەی خوڵقانیانە لە ناو یەکتریە شتێک دانراوە بۆەوەی دواتر لە ڕێگەی ئەمەی کە دانراوە بکەونە ناو پەیوەندیەوە لەبەرەوە پێم وایە ئەگەر چ ژن ینی ئەگەر ژنێک بەتەنیا لە شوێنەکە بەبێ پیا و پیاویش لە منداڵیەوە پیا و نەبینێ یا پیا و ژن نەبینێ هەر ژن لە ناو بوونی پیاوە بوونی هەیە فەرزەن هەردا بنێ ئەم ژنە هەر لە دایکێکی ژنا خۆڵقەیە فەرزەن وەکەوەی کە دەڵێن ئادەم بەبێت دایک خۆڵقاوە ئەم مرۆڤە بێنین بەس بە هەمان خلقەت و دروست بوونەوە هەمان بوونەوە ئەم ژنە لە ناو خۆیان بە شوێن شتێکا دەگەڕێت لەوانەیە شکلەکەی نەزانێ لەوانەیە نەزانێ وەکو بڵێەوەی کە لە دەرەوە پەیدا دەبێت چیە بەس لە ناو خۆیان هەست بە دایمە بە شتێک دەکا کە دەبێت بیدۆزێتەوە ینی شتێک لە بوونیا هەیە بۆ ئەو فۆرمەکەی هینە فیزیکەکەی حازر نییە بەڵام لە ڕووی ینی ڕۆحیەوە ئەمە بوونێکی حزورێکی هەیە و ئەمە وای لێ دەکا فعلەن دایمە بە شوێن ئەوە بگەرەکە نازانێت چییە ئەوە بگەرەکە پیاوە و بەس ئەم لە ناو خۆیە لەوانەیە تەسویری کا بە کۆمەلە شتی جیاواز لەوانەیە شعر لێرەوە پەیدا ببێ کە فعلەن لە غیابی بوونی فیزیکی پیا و یا بوونی فیزیکی ژن و لە عینی کاتیشاوە حزورێکی کە لە ناو ڕۆحی ئەو کەسا هەیە وەک سەرگەردانیەک جۆرێک لە عیشق جۆرێک لەوەی کە دایما تواس دەکەی بۆشاییەکەیە فراغێکەیە شتێکەیە من دەبێ بچم بەدەمیەوە ئەمە وا دەکات لەوانەیە کەسە کۆمەلە فۆرم ینی دروستکە بۆ ئەو بوونەوەری کە بوونەکەی لەناو ئەما هەیە بەس ئەو نازانێت چییە ئەم فۆرمانە ئەگەر بە گریمانە وەریگرین چۆنن نازانم لە بەس بە دڵنیاییەوە ئەم فۆرمانە دەبێت کۆمەڵە فۆرمی جوان بنەوانەیە لای ئەم ژنەی کە قەت پیاوی نەبینیوە یا لای ئەم پیاوەی کە قەتژنی نەبینیوە وێنەکەی لەسەر شێوەی خۆی بکێشێتەوە لە خۆی جوانتر پەریەکی جوان بکێشێ هەرێکە لە ئەوی تر ینی ئەمانە بکێشێ من هەست دەکەم ڕەسامەکان هونەرمەندە گەورەکان هەرێکە دێدەم وێنەیە دەکێشێت کە لە ناو خۆیان هەیە نەگە وێنانی کە لە دەرەوە هەیە ئەوەی کە لە ناو ڕوحیا هەیە ئەو شاعرەکان دێن مامەڵە لەگەڵ ئەمە دەکەن کە لە ناو ڕوحیانە هەیە مامەڵە لەگەڵەوە ناکەن کە لە دەرەوە هەیە و هەرچی شاری جوان هەیە سەرچاوەکەی وێنە کێشانی ئەم بزربووەیە ئەم غایب بووە کە نییە وەلا شاعر یا هونەرمەند عمومەن کاتێککە دێت لە دەرەوە مامەڵە فەرزان لەگەڵ ژنەکانە دەکات دایمە بە شوێن ژنێکا دەگەڕێکە لەناو ئەم ژنانیان دەستی ناکەوێت نابینێ دەرناکەوێت ئەمە تەبەن ناچاری دەکا بگرێتەوە بۆ ئەو ژنە میسالیە ئەو ژنە
ئایدیاڵی کە لە ناو ڕوحی خۆیان هەیە و دەگەرێتەوە بۆ ئەمە لێرەوە ژنێک دێنێتە بوون لەوانەیە لە لەوحەیەکە کە حاڵەتێکی تایە حاڵەتە هەز دەکەی زۆر زەحمەتە لە ژنێکی ئاساییە هەبێ یا لە ناو شعرێکە ئەم ژنە دەردەکەوێ ئەم ژنە تو هەز دەکەی ژنێکی سەر عەرز نییە بە هەمان شێوە لە ناو ژنیشە کاتێک کە پیاوێکە دەبینێم پیاوە لەگەڵ پیاوەکانان دەڕوا هین دەبێت بێ ئەمەل دەبێەوە تووشی جۆرەك لە بزربوون بێت پیا و بزر دەکات لەم حاڵەتە دەگەرێتەوە بۆ پیاوێک کە لە ناو بوونی خۆیان هەیە و لێرەوە ئەم پیاوای تر ئەگەر ئەو وێنەی بکێشێ لەوانەیە شتێک دەرچێکە ئەم پیاوە واقعە وەکو شکل ئەوە بەس شتێکی تایە کە لەم پیاوە واقعیانە کە ئەو ماوەڵی لەگەڵ کردووە لەبەرەوە پەیوەندی ژن و پیا و پەیوەندیەکە ئەگەر بێت و پیاوی شەر لە وجودا نەبێ بەڵام بە مەرجێک ئەم ژن و پیا و هەر بەم خلقەتەوە کە هەن ئاوا ساسکرابن ئەوە هەر پیا و لە ناو بوونی ئەوە هەیە لە ناو خۆیان پیاو هەیە و بە نسبەت پیاویشەوە ئەگەر ژنێک لە دەر هەر بوونی نەبێ هەر لە منداڵیەوە ئەمە ژن بوونی نییە نازانێت چییە حتمما ژن لە ناو خۆیایەوە خۆی ئەو ژنە دەدۆزێتەوە لەوانەیە لە ناو بەردێکا بیخۆڵکەنێتەوە لەوانەیە لە ناو مادەیەکە خۆی دێ لە جیاتی ئەوەی ئەم ئایدیاڵە بێت لە ناو گۆشت و ئێسقانێکە بەرجەستە بووە ئەوەی وەدیە ناوە سروشتە ئیتر کەوەدیە ناوە لە ناو مادەیەکە بەرجەستێکە ئەم دێ هەمان شت لە ناو مادەیەکی ترا بەرجەستە دەکات لەوانەیە پەیکەرێک دروستکە و شکڵێکی بداتێ کە دوجار لەگەڵ ئەما دەکەوێتە پێوە جۆرێک لە پەیوەندیش کاس دەکامە شتە بزربووی خۆیەتی لە کاتەکەم شتە بزربووە لە ناو خۆیەتی لە دەرەوە لەوانەیە ئەم کەسە فەرزەن لە ناو جنگڵێکا بێت دەگەڕێ ئەم لا دەکا ئەو لا دەکا هەر ئەوە نادۆزێتەوە ئەم ناومێت بوونە لە دۆزینەوەی ئەمە وای لێ دەکا بگەڕێتەوە بۆ کوێ بۆەوەی لە شوێنێکی تر بگەڕێ بۆ ئەم ئەوشکوێ ناو خۆیەتی ناو ڕوحەتی کە دەکەوێتە ناو تەئەملکردن دە ڕوحی خۆی حتمما لێرە بەرەبەرە ئەوە پەیدا دەبێت کە دەبێت شێوەی پێ بدا بیخاتە ناو مادەیە تا لەگەڵ یابژی وامەی کە دەیخاتە ناو مادەیە گەم بوونەوەرە لە ڕاستی ئەمە هەر لە ناو خۆیان دەری دێنێ ینی ژنە لە ناو خۆیان بە مانایەکی تر لە ناو هەموو پیاوێکە ژنێکی نادیار یا دەوانەیە نەک ژنێک چەند ژنێکی نادیار نەک هەر چەند ژنێک لەوانەیە چەند کەسێکی نادیاری تریشە بێ باوکێک لەوانەیە هەبێ دایکێک لەوانەیە هەبێ برایەک هەبێ ینی ئەمانم ڕفتن بە بوونی ئەمەوە ینی لە ناو بوونی منە ئەگەر من براشم نەبێ برابوونی هەیە لە ناو بوونی منە من ئەگەر خوشکم نەبێ خوشک بوونی هەیە و ئەگەر دایکم نەبێت دایک بوونی هەیە ئەمە لە ناو بوونمە هەیە بەبێ ئەوەی لە واقع هەبێ لەبەرەوە ئەم بوونەوەرانەی کە لە واقعانین و لە ناو منە هەن کاتێ من دەکەومە تەئەملکردن تێڕامان لێیان دەگەڕم لە ناو لە جاتیەوەی لە دەرەوە بگەڕم بۆیان لە ناو خۆما دەگەڕم بۆیان ئەلێرەوە ئیتر من هەوڵی ئەوە دەدەم بیان هێنمە ناو واقع لەگەڵیان نابژیم ئەلێرە من هەز دەکەم ئیشی هوەر ئەلێرەوەیە دەست پێ دەکا و ئستاتیکا و شعر و تەنانەت ڕۆمان و تەنانەت مۆسیقا و هەمووی بەرهەمی ئەم تێڕامانە ناوەکیەیە و جارێکی تر هێنانی ئەم وێنانەیەوە بەرجەستەکردنیانەیە لە ناو مۆسیقاایە لە ناو گۆرانیە لە ناو شعرە لە ناو پەیکەرێک لە ناو بەردێکە مادەکاڵ دەبژێرێ بەوەی خۆی ئەوەی لە ناو خۆیان هەیە بیبینێتەوە و بکرێتە ناو پەیوەندی و هەستکە ئەمە ئەوەیە کە بزری کردەوە زۆر دەتەرسێ زۆر دەتەرسێ دارێک بەردێک کۆخێ گەردێک بنجگیایێ لەبیر لەگەڵ سەرهەڵدانی مۆدێرنە کێشێک پەیدا دەبێت بناوی کێشەی ژن تاوانم کێشەیە والێک دەدێتەوە کە ژن بەلەوەی بەل لە مۆدێرنە کاینێکی وشیار نەبووە بە ژنێتی خۆی مۆدێرنە دێ ژن هوشیار دەکاتەوە بە بوونی ژنانەی خۆی ئەمە لە ڕاستە بیرکردنەوەیەکی زۆر ئایدۆلۆجیستیانەی هەڵەیە ینی بەرامبەر بە ژن و تۆ کاتێک کە فەرزەن دەگەڕێتەوە بۆ تاریخ و ئەو ژنانە دەبینی لە ناو تاریخە هەست دەکەی لە هەستێکی زۆر باڵای هوشیار بوون بە ژنیەتی خۆیانە هەن فەرزەن کە تۆ دەگەڕێتەوە بۆ یۆنان ژنێکی وەکو ئەنتیگۆنا دەبینی یا ژنێکی وەکو دایۆتیما دەبینی کە حکمەتی عشق فێری سکرا دەکا و ئەم ژنە هوشیاریەکی تەواوی بە ژنیەتی خۆی هەیە
و هوشیارێکی باڵا کە ئەم وشیاریە هوشیارێکی بزرە لە سەردەمی مۆدێرنا ئەم وشیارەی ژن بە ژنیەتی خۆی بزر دەبێت و کێشەی ژن ئەو وەزعە دروستی دەکاکە و گۆڕانە دروستی دەکاکە لە ئامێرەکانەوە لە سیستەمی کارکردنا و لە ئیش و کارە ڕوودەدا ئەویش بەچی بە گواستنەوەی گۆڕینی ئامرازەکان بۆ ئامێرەکان ینی گۆڕینی ئەو ئامرازانەی کە من بەهێزی خۆم و وزەی خۆمیشیان پێ دەکەم بۆچی بۆ ئامراز و کارگەکان و ژیانێکی پیشەسازی کە هەیە ئێتر لێرەوە کێشەی ژن لە ڕاستیە لە بەرەنجامی هوشیاری بە ژنیەتی خۆی پێیان نابێ ئەو سەردەما ئەو واقعە دێنێ کە واقعی ئیشە واقعی کارگەکانە واقعێکی مادیەیە کێشەی ژن دەکاتە کێشەی ژن ئەوەنا خۆی کێشەکە لە ڕاستیە کێشە ڕاستەقینەکە لێرەوە پەیدا نابێت کێشە ڕاستەقینەکە کێشەی ژن و پیا و کێشەیەکی وجودیە هەر ئەگەر بڵێن یەکەم ژن و پیا و لەگەڵ پەیدابوونی یەکەم ژن و پیاوام کێشەیە هەیە من هەست دەکەم هەتا فعلەن ئەم کێشەیە بەم شکڵە ڕیشەیە سێری نەکەینەوە جۆرێک لە ئەوەی کە ئەم کێشەیە کردووە بە کێشە ژن خۆی نییە لە ڕاستیە کۆمەلگا پیشەسازیەکەیە و ئەو دنیا پیشەسازیەیە کە هەموو شتێک ڕادەکێشەوە جۆرێک لە وشیاری ساختە دروست دەکات بە شتەکان بۆی ئەم کەسە بەرێت بگونجێنێ لەگەڵ بازارەکەی کە دروستی کردووە لێرەوە من پێم وایە قسەکردن لەسەر کێشەی ژن بەم معنایی کە مۆدرنیزم هێناوێتی و لقێکی لەم ئایدۆلۆژیایە بۆتەوە بە ناوی فیمینیزم و ئەو تەسەورانەی فیمینیستەکان یا فیمینیزم لەبارەی ژنیەوە دەیدا لە ڕاستیە شوێنێکی ژنە کە من هەز دەکەم دەکەوێتە دەرەوەی ژنیەتی ژن جا لێرەوە من دەمەوێت وازح کەم چۆنەمە وایە لەوانەیە ئەمی کە من دێڵم شتێکی زۆر هێن بێت وەکو بڵێ وابێ کە من لە یەکسەر بەرامبەرەکە وات ببینێ کە من دەمەوە شتێک بڵێم دژی ئەوەی کە دژی ژن بیڵێم چونکە ژن ئێستا ئێمە پێناسە کراوەتەوە مۆدرنیزم بۆی پێناسە کردوینێتەوە بە شێوەیە کە فعلەن ئەوەی کە مۆدرنیزم پێناسی ژن دەکاتەوە بەس لە ڕاستیە بەس ژن نییە ینی مۆدرنیزم ئەوەی کە ژن شتێکی سروشت ژنبوون شتێکی سروشتیە مۆدرنیزم بەل لە هەموو شتێک ئیش لەسەر چی دەکات لەسەر دەرهێنانی هێزی سروشت لە ناو هەموو زیندەوەرەکانە هەمووی ئەوەی کە سروشتیە وە گۆڕینی بۆ شتێکی دروستکراوە بۆ شتێک کە سروشتیایە دەرهاتووە و لەژێر حکمی سروشت دەرچووە ئەمە ئیتر چی حکمی دەکات جۆرێک لە نەدید کە دەخرێتە ناوی و چۆن جۆرێک لە سیستەمی کارکردن کە دەخرێتە ناو ئەم کاینە لە ڕێگەی پەروەردەوە ئیتر ئەم کەسە بەپێی سروشتی خۆی ناڕوا بەپی ئەو نەریتە دەڕواکە لەو پرۆسە پەروەردەیە ئاخرناوەتە ناو بوونی ئەو جا ژن لێرە ئەم نەریتە پێناسەی دەکاتەوە بۆ خۆی ژن تەسەور ڕاد لەسەر ژن بڵێن تەسەورە فیمینیستەیە کە لەسەر ژن هەیە لە ڕاستیە لە دەرئەنجامی تێڕامانی ژن لە ژنیەتی خۆی نادوێتە ئاراوە لە ئەنجامی تێڕامانی ژن لە واقع پیشەسازیەکە و بوونی لە ناو کارگەکانە لە ناو ئەما هاتووەتە پێشەوە وە کێشەی ژن کێشەی ناو کارگەکانە ینی کێشەی ئیشە کێشەی سەرمایەیە کێشەی ئەو کێشانەیە کە مارکس لە کارەکەی خۆیان منداڵ دەبەنە ناو ئیش ژن دەبەنە ناو ئیش حەقیان دەخۆن حەقێکی کەمی دەداتێت لە پیاوەکە کەمتری دەداتێت بۆچی چونکە وەکو هێزی کار هێزێکی کەمتری هەیە ئەمانە دەبنە کۆمەڵی کێشە کە ئەمانە دەکرێت کێشەی کۆمەڵی ئامێریش بن دەکرێت ئەمە ئامێرە باش هێزێکی کەم بەرهەمێکی کەم بێنێ ئەمە مەسروفێکی من کەمیتیا دەکەمەویتر ئەمە کێشەیەکی ئامێریە لە ڕاستیە دەکەوێتە دەرەوەی ژنیەتی ژن وەک کێشەیە کە ڕەبتی بە جەستەی میکانیکی ینی جەستە میکانیکیەکەی ژنەوە هەیە کە پیاویژە لێرە ژن و پیا و هەمان شتن هەر لێرەشەوەی مەوزوعی یەکسانی دەبێتە ئەساس بۆ پێناسەکردنەوەی ژن دەبێت ژن و پیا و یەکسان من و ئەمە هەر خۆی بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم بیرکردنەوەی لە ئەنجامی تێڕامانی ژن لە خۆی ناتوەتە ئارا و من هەست دەکەم ئەوەندەی ئەم تەسەورە بۆ ژن تەسەوری
پیاوەکانی ناو بازارە و ئەوەنەی تەسەوری پیاوە سەرمایەدارەکانە بۆ بەکاڵاکردنی ژنەوە تەسەوری ژن نییە لەسەر ژیانی خۆی ئەو فەزایەکی بۆ ساز کردووە ئەو دەچێتە ناو فەزایە لە ناو فەزای خۆی دەبینێتەوە حەسەبە و فەزایە خۆی ڕێک دەخاتەوە و ژنیەتی خۆی تهدید دەکات لە ناو ئەم ژیانە کارگەیە ئەمە تێڕامانی ژن هەر ئەستن مۆزوعی یەکسانکردن ینی چی ینی نەفیکردنی ئەو جیاوازیانی کە لە نێوان ژن و پیاوە هەیە ئەی باشە بۆەوەی ئێمە لە ژن تێبگەین چی بکەین ئایا جیاوازیەکانیان لابین بۆەوەی لە ژن تێبگەین ینی ئەمە لە ژن تێبگەین دەبێت فعلەن ژن و پیا و یەکسان کەینەوە جا لە ژن تێدەگەین یا دەبێت فعلەن جیاوازیەکانیان تۆخکەینەوە یا دەبێت ئەو جیاوازیانی کە لە وجودیانە هەیە و جیاوازی ئەنتۆلۆژین لەگەڵ بوونیانە ئەم جیاوازیانە هەیە دەبێت ئەم جیاوازیانە بێنین لێ بکۆڵینەوە بزانین ئەم جیاوازیانە بۆ هەن و ئەم جیاوازیانە وەزیفەیان چییە ژن ئاوایە پیاو ئاوایە وەزیفەی چییە ژن مەشاعری تەبعێکی هەیە لە مەشاعریە پیا و تەبعێکی هەیە و لە ڕووی بایۆلۆژیەوە جەستەیەکی هەیە و جەستەیەکی هەیە ئەمانە چین ینی ژن بۆ جیاوازە طبعاً پیاو چ ژن چ پیاو بەوەی ئەم جیاوازیانەوە جۆرە تووشی جۆرێک لە غەری بێگان هەز بە بێگانە بوون دەکەن بەرامبەر بە یەک ینی جۆرێک لە بێگانە بوون هەیە کە ئەم سروشتە جیاوازە دروستی کردووە کە پیاوێک لەگەڵ ژنێکار ڕاددەوەستێ ئەگەر فعلەن ینی ئەو شتانە بەرێتە دەرەوە کە لەژێر کاریگەریانایە وەشتەکانی ئاسایی کردوێتەوە تۆز دەکەی لەگەڵ کاینێکی جیاوازە واز دەکەی کاینێکە تۆ بێگانەی بە و بێگانەی بە عالیمە و نازانی چی لەناو عالەمی ئەوە دەگوزارێ و ئەویش تۆ بەنسبەت ئەوە کاینێکی بێگانەی و ئەم بێگانە بوونەیە بێگانە بوونە چۆن چارەسەر دەکرێت تەمانم بێگانە بوونە سروش سازی کردووە من حەز دەکەم سێ شت هەیە جیای کەمەوە بۆ ئەوەی بە زیاتر بتوانین بە وردی لە بارەی مۆزوعەکەەوە بدوێن یەک ئینسان لە سێ بوونەوەری جیاوازە سێ منتقەی جیاوازە لە بوون یەکێکیان بوونێکی ڕۆحی هەیە عەقڵی هەیە بوونێکی سروشتی هەیە لەگەڵ بوونێکی مادی تامان ڕۆح و مادە و سروشت سێ توخمن کە بوونی ئینسان دیاری دەکەن کاتێک ئێمە مادە بۆی بە ئەچەنە ڕوون کەمەوە بۆی زیاتر بتوانین ئەوەی کە دەمەوێت بیڵم لەبارەی ژنەوە ڕۆشن بێتەوە چون کاس دەکەم ئەمەی کە دێڵم لەوانەیە کێشە دووسکە بۆ وانەیە کە مێشکیان پڕ بووە لە شتانێک لەبارەی ژنەوە کە بۆ من بەڕاستی هەز دەکەم دوورە لە ژن ناسیەوە تێگەیشتن لە ژنەوە مادە هەمیشە مادەی شتەکان بەرەو یەکبوون دەبات جیاوازیەکانیان دەکوژێ من لە نمونەیەکی بچووکە گەر بێنمەوە تۆ دارتاشێک هەیە تەختەیەکی هەیە ئەم تەختە هەر تەختەیە یەکە جیاواز نییە بەڵام ئەم تەختەیە لای ئەم دارتاشە کۆمەڵێ شکڵ هەیە فۆرم هەیە ئەم فۆرمە دەدا بەو تەختەیە جیاوازی دروست دەکات لە ناو مادەکە چۆن جیاوازی دروست دەکات شکڵی کورسی دەدا بە تەختەکە کورسی دێتە دەرێ شکڵی مێزێک دەدا بە تەختەکە مێزێک دێتە دەرێ مێز و کورسی دوشتی جیاوازن ئالێرەوە جیاوازیەکان پێیا دەبن ینی ئەم فۆرمانە سروشتی لەناو سروشتی مرۆڤان سروشتی مرۆڤ دەیدا بە مادە و لێرەوە سروشت منبعی جیاوازیەکانە و سروشت دایمە شتەکان بەرەو جیاوازی دەبا بەڵام مادە بەرەوچیان دەبا بەرەو ئەویان دەبا کە ببنەوە بە یەک ینی بەرەو یەک بوونیان دەبا چونکە مادە هەر مادەیە مادە یەکە ینی هەچی بوونەوە هەیە لەناو ئەم گەردوونە دروست بوون بوونیان بەندە بە فۆرمەکەیانەوە بە شکڵەکەیانەوە بە ئایدیاڵەکەیانەوە کە ئەمە سەر بە سروشتی گەردوونە بەڵام مادەی هەموو بوونەوەرەکان یەک مادەیە مادەیە کە دایمە وا دەکا کە ئەو فۆرمانە ئەو جیاوازیانە بکوژێت لە ناو شتەکانە دەریان بێنێ بۆی جارێکی تر بگەڕێتەوە دۆخی خۆی و هەمویان بلکێنێتەوە بەخۆیە و بیان خاتەوە حاڵەتی یەکبوون حاڵەتی یەکسانی حاڵەتی نازانم ئەم مەفهومانێکە هەیە یانی بە معنایەکی تر مەفهومی یەکسانی یەکسانکردنی ژن بە پیا و کە جاری ئەمە هەر هەڵەیە تۆ لێرە دایمە دووشت یەکسان دەکەیتەوە بە یەک ئیلا دەبێت یەکیان یەکسانکەی بە یەکیان فەرزان دەبێت ژن یەکسانکەینەوە بە پیا و کە ژنمان یەکسان کردەوە بە پیا و مادام ژنمان یەکسان کردوێتەوە بە پیا و ژنمان یەکسان کردوێتەوە بە پیا ینی پیا و قیاسە ینی پیا و مەرکەزە بەمەی کە من یەکسانی دەکەمەوە پیا و مەرکەزیەتەکە لە دەست نادا
وە پیا و هەر مرکزە ئەگەر تۆ یەکسانیشی کەیتەوە لەگەڵ یا چونکە ئەو قیاسی تۆیە تۆ یەکسان دەبیتەوە بە شتەکانی ئەو کۆمەڵە داوای هەیە کۆمەڵە شتی هەیە کۆمەڵە شتی خۆی هەیە تۆش دەڵێ بامنیش ئەوانەم هەبێت کە پیاو هەیەی ئەلێرەوە پیاو بوونی تۆ تهدید دەکا و پیاو بوونی ژنەکە تهدید دەکا کە لێرە کە پرۆسی یەکسانکردن دایمە لە بینی دووشتایە یەکێکیان دەبێت یەکسان بکرێتەوە بەوی تریان یەکێکیان دەبێتە مقیاس بۆ ئەوی تریان ئەوی تر دێت وەکو ئەوی تر دەکا ینی لێرە کاتی ئێمە ژیان ژن یەکسان دەکەینەوە بە پیاو لە ڕاستیا ژن دەکەین بە پیاوێکی ژنانە ینی پیاو جارێکی تر دروست دەکەینەوە چونکە پیاو تەنها یەکسانە بە پیاو ژن یەکسانیە بە پیاو ئەمە تامان ئەم یەکسانیە کە دەیهێنن چی دروستی کردەوە مەفهومێکی تەسەورێکی مادیە بۆ ژن و پیاو بۆچی تەسەورێکی مادیە چونکە مادە چی دەکا جیاوازیەکان دەکوژێت جیاوازیەکان فرامۆش دەکا ئەو جیاوازی کە فۆرم دروستی کردووە سروش دروستی کردووە لە ناویە دەری دێنێ بۆچی بۆی بیان کاتەوە بە یەک تەمان ئەمە هەر لە مۆزۆی ژن و لە دەوڵەتی مۆدێرنەوە لەگەڵ مۆدێرنامە هەر لە مۆزۆ یەکسانی لە بینی ژن و پیاوانیە لە زمانیشا هەیە لە زمانە جیاوازی زمانیەکان ئەمانە نەکبەتین بۆ ئەو تەسەورە مادیە و پێی وایە عەرقەلەیە لەبەرەوە دەبێ زمانەکان هەمووی لەناو بین و ئەو جیاوازیانە نەهێڵین یەک زمان دروستکەن هەموو دنیا بە یەک زمان قسە بکە بۆچی بۆ ئەوی شکار بە باشی بڕوا بەڕێوە ئەمە تەسەورێکی مادیە بۆ زمان و ئەمە ڕۆڵی بینیوە لە قەتڵ و عامکردنی یەک دنیا کللتور وە کورد خۆی یەکێکە لە قوربانی هەرە گەورەکانی کوشتنی کللتوری ینی ئەوەی کە تووشی بووە لە دەرەنجامی دیفاعکردن لەم سروشتە تووشی بووە لە دەرەنجامی دیفاعکردن لەم جیاوازیە تووشی بووە لەبەرەوە کورد سروش پارێزە ینی جیاوازی پارێزە بەڵام مۆدێرنە جیاوازی پارێز نییە بەعکسەوە جیاوازیەکان دەکوژێت دایمە شتەکان یەکسان دەکاتەوە بە یەکسانکردنەوەش حتمما دایمە شتێک یەکسان دەبێتەوە بە شتێک کە یەکسانیش ببێتەوە ئەو شتە مرکزیت لە دەستنادا لەبەرەوە من پێم وایە ئەم تەسەورە کاتێک ئێمە لە ڕوانگەی یەکسانکردنەوە لە ژن ڕادەمێنین ئێمە تەسەورێکی تەواو مادیمان هەیە بۆ ژن ئێمە ژن وەکو گۆشت و ئێسقان دەبینین تەنانەت ژن وەکو شکلیش نابینین ژن شکڵێکی جیاوازی هەیە هەر ژن ڕێک گۆشت و ئێسقانە لە ناو مەعمەلەکانە ئەم گۆشت و ئێسقانە ئیش دەکا دەبێ هەمان ئەو پارەیە وەرگێ کە پیاوەری دەگرێت لەمە من زیاتر هەز ناکەم کێشەی ژن لە ئەوروپا جگە لەمە شتێکی تر نییە کێشەی بازاڕە بەڵام شتێکی تر هەیە لێرە تەمان ئەمە هەمووی لەسەر حسابی کوشتنی جیاوازیەکانە کاتێ ژن داوای یەکسانی دەکات بیری چوەتەوە کە جیاوازە یعنی کە داوای یەکسانی دەکای جیاوازیەکان چی لێ دەکەین ئایا جیاوازیە نەکبەتیە بۆ ژن ئایا جیاوازیەکان زۆفی دروست کردووە لە ژنە ئایا جیاوازیەکان وای کردووە ژن ببێتە کۆیلە یا شتێکی دیەکە یەکسانیکردن یەکسانکردنەکە ژن دەکاتە کۆیلە تەمان من هەز دەکەم بۆ ئەوەی ئێمە لە ژن تێبگەین پرسیارەکە لەسەر چێتی ژنە دەبێ فعلەن بە پێچەوانەی ئەوەی کە هەیە ئێمە لە جیاوازیەکان ڕامێنین و من پێم وایە تا بتوانین ئێمە لە جیاوازیەکان ڕامێنین و لەم جیاوازیەوە لە ژن تێبگەین من هەز دەکەم پەیوەندی ژن و پیاو دەبێتە پەیوەندیەک لە پەیوەندیەی یەکتر کۆنتڕۆلکردن سێتەرکردنی یەکیان لەسەر ئەویان دەسەڵاتداریەتی یەکیان بەرامبەر ئەوی تریان دەگۆڕێ بۆ پەیوەندێکی ئازادانە کە هەردووکیان هەر یەکەیان وەک ئەوەی کە هەیە دەبێت وە ژن وەک ئەوەی کە ژنە لەگەڵ پیاوایە وە پیاو وەک ئەوەی کە پیاوە لەگەڵ ژنایە پیاو دەبێت پیاو بێت وە ژنیش دەبێت ژن بێت و ئەو کاتە کەوتنە پەیوەندی لەم پەیوەندی ئەوان دەتوانن ئازاد بن چونکە بەر لە هەموو شتێکەوان ئازادن لەگەڵ خۆیانە هەر یەکە خۆیەتی ئەوی تر پیاوەکە ژنەکە ناچار ناکات پیاو بێ ژنەکەش پیاوەکە ناچار ناکژن بێ ئەلێرەوە پەیوەندی ئازادانە لە نێوان ژن و پیاوە دروست دەبێت جا یەک خاڵی تریشەیە منەوە باز دەکەم بۆەوە وتمانەوەی مادەیە سروش لە نێوان مادە و ڕوحایە سروش لە نێوان مادە و ڕوحایە مادە دژی سروشتە مادە دەیەوێت یەک بێ لە دیالکتیکی مادە و تەبیعە مادە و سروش دیالکتیکە کە هەمیشە لەسەر ئیش دەکات لەسەر ئەوەی کە مادە دەیەوێت نەفی سروش بکات لە ناوخۆیە بۆچی چونکە مادە هەست دەکات سروش داتوە داگیری کردووە بۆچی چونکە سروش ئایدیەڵەکانی خۆی شێوەکانی خۆی دەخاتە ناو مادەوە نەفی دەکاتەوە کە نەفی دەکاتەوە فەرزان لەسەر تۆ تەختەیەکت هەیە دەکەی بە کورسی نەفی تەختەکە دەکەیت ناتوانانی بەم کورسیە بڵێ تەختە ئەمە کورسیە
لێرە سروشت کە ئەمای دیاڵانە هین دەکات نەفی مادە دەکات کە نەفی مادە دەکات مادە دەیەوێت لە ژێرم نەفیا دەرچێت کە دەیەوێت لە ژێرم نەفیا دەرچێت دەیەوێت جیاوازیەکان نەیە لە چووکە ئەو کاتە دەیەوێت ئایدیاڵان فڕێداتە دەرەوە ئەوەی سروشتیە فڕێداتە دەرەوەی خۆی بۆەوەی چی بکەوێتەوە حاڵەتی دۆخەکەی جارانی کە دۆخی یەکبوونە هەموو شتێکتیایە مەحو بێتەوە بچێتە ناو عەدەمەوە و لە ناو تاریکی خۆیان بزریکە بەڵام لە شوێنێکی ترەوە ڕۆح بە پێچەوانی ئەمەوە یاوەی کە پێ دەڵێن کە من ڕۆح بەکار دێنم بە ئەوەی لە فەلسفەی ئەڵمانیا هەیە بە مانا دینیەکەی بەکاری نایەنم ئەوەی کە هەر لە ناو فەلسفەی ئەڵمانی پێ دەڵێن عەقڵ ئەوەی کە هیگل ناوی دەنێ عەقڵ ئەوەی کان ناوی لێدەنێ عەقڵ ئەوەی دیکارت ناوی دەنێ من نەکە مەفهومی زەین ئەمە لە ناو سەقافەی ئەنگلۆ سەکسۆنیا یەکسەر عەقڵ تەحەول دەکات بۆ زەین و بۆ مێشک ئەمانە لە ڕاستیە شتێکی دین لەبەرەوە من تۆزێ کە ڕۆح بەکاردێنم مەبەستم ئەم عەقڵەیە ڕۆح چی دەکات ڕۆح بە پێچەوانێ مادەوە جیاوازیەکان جیاوازی ینی پەیوەندی نێوان تەبی ئەو ڕۆح پەیوەندیەکی هەماهنگانەیە دۆستانەیە بەڵام پەیوەندی نێوان ڕۆح و مادە پەیوەندێکی نەفیکەرانەیە و دژمنانەیە لەبەرەوە دایمە ڕۆح چی دەکات زەمینە خۆش دەکات بۆ ئەوەی جیاوازیەکان وەک ئەوەی کە هەن زیاتر بدۆشێنەوە لەبەرەوە کاتێک پەیوەندی ژن و پیا و دەبێتە پەیوەندێکی ڕۆحی جیاوازیەکانیان زیاتر دەدرەوشێتەوە بەڵام کە دەبێتە پەیوەندی بازار و مادە ئیتر خەریکی نەفیکردنی یەکتر دەبن و لێرە هێز حکم دەکات لەو بینە و مڵک حکم دەکات و ئەوەی ئیتر هەموو شتێک ئەلێرەوە پەیوەندەکە تحدید دەکرێت پەیوەندی ئەوەی کە مڵکە ئەوەی کە مادەیە بەڵام لێرە کە پەیوەندەکە بوو بە پەیوەندێکی ڕۆحی لەناو ئەم پەیوەندی ڕۆحیە و ڕۆحی ئەوان دەخوازێ لێیان هەر یەکەیان خۆی بێ ینی هەر یەکەیان ئازاد بێ هەر یەکە ژن بێ پیا و پیا بێ و پرۆسی یەکسانکردن ئەلێرە بە پرۆسی کوشتنی ئازادی دەبیندێ پرۆسی یەکسانکردن کاتێ دێتە پێشەوە کە ژن و پیا و مامەڵەی مڵک لەگەڵ یەکا دەکەن چونکە لە مڵکا یەکسانی هەیە و ئەوەی مادیەت ئێمە دەتوانین یەکسانی بکەینەوە لە ناو ماددا ئێمە لە ناو چەندیەتیا دەتوانین بیل یەکسانی بکەینەوە لە ناو کەیفیەت و ئایدیاڵەکانە ناتوانین ئێمە بیل یەکسانی بکەین ناتوانین بڵین با ڕەنگی سوور لەگەڵ زەردا یەکسان بکەینەوە ڕەنگی سوور کیچی کەمتر نییە لە ڕەنگی زەرد و لێرە بەرز و نزمی نییە زیاتر و کەمتر نییە ئەوەی زیاتر و کەمتر دروست دەکات لە ناو مادایە ئەمە زیاترە فەرەزەن ژمارە 27 زیاترە گەورەترە بڵندترە لە ژمارەیەک بەس ناتوانانی تۆ بڵێ سێ و تامی خۆشترە لە هەنجیر ناتوانانی بڵێ فلانە ڕنگ جوانترە لە فلانە ڕنگ ئەمانە هەر یەکە بوونی خۆی سەربەخۆی خۆی هەیە لێرە ژن لە کاتێکە کە جیاوازیەکان هێندن ژن کەمتر نییە لە کەم و ئەم مەفهومی کەم و زیادە کەمیە چەندیەتیە کاتێک پەیوەندیەکە ڕۆحی دەبێت نامێنێ کاتێک پەیوەندیەکە مادی دەبێتەوە ئەو کاتە من گەورەترم لە تۆ گەورەتری من لە من بچووکترم لە تۆ اینجا با یەکسان ببینەوە ئەم مەفهومە دروست دەبێت لەبەرەوە تەسەوری مۆدێرنە بۆ ژن تەسەورێکی مادیە و لەوێشەوە چەمکی یەکسانی دەبێتە جەوهەری ئەم کێشەیە کە لە کاتێکە بە یەکسانکردنەوەی ژن لەگەڵ پیاوە ئەسەن ئەوەندە بە کۆیلەکردنی ژنی تایە کۆیلەکردنێکی شاراوە چونکە ژن ناچارە یەکسان بێتەوە بە پیا و بەچی بەوەی کە شتەکانی پیاوی هەبێ ینی ببێتە ژنێکی پیاوانە بە کورتی و مختصری بەڵام لە کاتێکە ئەم ڕۆحا زیندوو دەبێتەوە لە نێوان ژن و پیاوە ئیتر ژن دایمە هەمیشە هەڵدەدا ژن بێ پیاویش هەڵدەدا پیاو بێ و لێرەوە پەیوەندێکی ئازادانە لە نێوان ژن و پیاوە دروست دەبێت و من پێم وایە بۆ ئەوەی ئێمە لە ژن تێبگەین و ژن بوونی ژنانەی ژن ئەو کاتە دەردەکەوێت کە ڕۆحی ژن لە ناوبوونیە حازر دەبێت و ئەو کاتە ژنیەتی ژن حازرە کە ئەم ژنە ڕۆحیانە عەقڵیانە سەیری دنیا دەکات و ئامانجێکی عەقڵی لە ژیانی هەیە ئەو ئامانجێکی ڕۆحی لە ژیانی هەیە ئامانجێکی مادی نییە بە هەمان شێوە پیاوەکەش ئەمە پێشتر لە بەنامەکانی پێشوە بە وردی وابزانم ئەوەندەی پێم کرابێت جیاوازی نێوانەوە سیستەمی ئاکار و سیستەمی کارم کردم هەر فعلەنەوەی کە لێرە هەیە چونکە سیستەمی کار کە دەبێتە سیستەمێکی کۆمەڵایەتی هەموو پەیوەندیەکان دیاری دەکات فەرزەن بوونی ژن لە ناو سیستەمی کارە
لەناو کۆمەلگای پیشەیە جیاوازە لە بوونی ژن لەناو سیستەمی ئاکارە وە لەناو کۆمەلگای ئاکاریە حتمما لێرەوە ژن لەناو کۆمارە معنایەکی هەیە بەهایەکی هەیە لە کۆمەلگای مۆدێرنیشە بەهایەکی تری هەیە بەهای ژن لەناو کۆمارە لەبەرەوەی کۆمار پێشتر من باسم کرد کە پەیوەندیەکانی نێوان کۆمار پەیمانی کۆمار پەیمانێکی ئاکاریە پەیمانێکی سیاسی و پەیمانێکی پیشەیی نییە کە پەیمانێکی پیشەییش نەبوو کەواتە ژن لە ناو زەمینەیەکایە لە ناو فەزایەکایە دەردەکەوێت کە فەزاکە پیشەیی نییە کارگەکان نین فەزا ئەخلاقیەکەیە فەزا ئاکاریەکەیە لەناو ئەم فەزا ئاکاریە ژن شتێکە جۆرێک لە حزوری هەیە ینی لە پەیوەندی ئاکاریەکانە پیا و ژنیش حزوریان جیاوازە لەگەڵ یەکە لەگەڵ ئەوەی کە لە مەعمەلێکا بن و لێرەوە ئەم پەیوەندیە کە جیاوازە حتمما ڕۆڵی ژن لەناو کۆمار و پەیوەندی ژن لەگەڵ پیاو لەناو کۆمارە یا پەیوەندی پیاو لەگەڵ ژن و پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەمانە هەمووی گۆڕانیان بەسەرادێ و ئێمە ناتوانین بۆ پەیوەندیە ئامێریە میکانیکیە کە لە ئەوروپا لە نێوان ژن و پیاوە هەیە ئێمە بتوانین ئەمە لێک بدەینەوە کە لە کۆمار ڕوودەدا و مۆزوعی کۆمار یەک هێنیتیایە ئەویشەوەیە ئێمە بەڕاستی ئەو دیکۆمنتانەی کە من لەبارەی ژنەوە لە کۆمار بینی و من کۆمەڵی دیکۆمنتی کەمە تۆ دەبێت لە ڕێگەی ئامانەوە بتوانانی فعلەن بچیتە ناو ژیانی ئەو کاتی کۆمار بەڵام ئەم دیکۆمنتانە لەگەڵەوەشا کەمن بەڵام چیمان پیشان دەدەن ڕووداوێکمان پیشان دەدەن کە ڕووداوەکان وامان پێ دەڵێکان پەیوەندیەکی ئاکاریە پەیوەندیەکی پیشەیی نییە وام پەیوەندیەکی ڕۆحیە پەیوەندیەکی مادی نییە و من بۆ ئەوەی فعلەن ئەمە دیاریکەم لە ناو کۆمارە دەبێت ژن لە کۆمەڵە شوێنی کۆمارە شوێنی جارجیای کۆمارە دەرکەوتووە دەبێت لەبارەیەوە قسە بکەین یانی مۆدێرنیزم دایمەن بڕوابوونە بەوەی کە ئێمە سیستەمی ئاکار بخێنە ژێر حکمی سیستەمی کار وەکو مارکس دەڵێ بنیادی ژێربەنا سەربەنا تەحدیدکە بنیادی ژێرەکی بنیادی سەرەوە تەحدیدکە لای ئەو بنیادی سەرەوە ئاکار شتێکی عەرەزیە ینی لاوەکیە بۆچی چونکە اقتصاد تەحدید دەکا من و تۆ چۆن بین لەگەڵ یەک پارە عیلاقی من و تۆ تەحدید دەکا پارە تەحدید دەکا من تۆ چاک بین لەگەڵ یەک یا خراپ بین بەرهەم تەحدید دەکا من تۆ چاک بین لەگەڵ یەک یا خراپ ئەمە وای کردووە لای مارکس کێشەی مڵک وای کردووە من و تۆ خراپین لەگەڵ یەک بەڵام لێرە تەمان ئەو کاتە ئەو دێ لێرەوە چارەسەری دەکات دەڵێ ئەگەر ئەمە دەبێت ئەمە ڕێکخەمەوە لەگەڵ ئەوە بۆ ئەوەی چی بێ بۆی دنیا چاک بێت و لێرەوە ئەم تەسەورە کە مارکس تەواو ینی فعلەن ئەم تەسەورە مۆدێرنە هێن دەکات ئەمە لێرە ئیتر تۆ پێویستت بەوەیە تەبیعەت لەناو زمان لەناو پەیوەندیە ئاکاریەکانی نێوان ژن و پیاو لەناو خێزان تەبیعەت فڕێدێتە دەرێ و جیاوازەکان نەهێڵی لێرەوە مۆزۆی یەکسانی دێتە پێشەوە جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی دروست دەبێ حتمما ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە دواتر کە ئەم مۆدێرنیزم و مۆدێرنە بە خۆی و هەموو شتەکانیەوە خۆی دەکا بەناو کۆمارە و خۆی دەکا بەناو کوردستانە کوردستان مامەڵەیەک دەکا لەگەڵ ئەمە تەمان هەر میلەتێک مامەڵەیەکی جیاواز دەکا من پێم وایە کورد لە هەموو میلەتەکانی تری دنیا زیاتر دەچێ بەدەم بە مۆدێرنکردنی ژیانی خۆیەوە ینی فەرەزەن گۆڕینی حجرە بۆ مەکتەب مەلاکان ئەم بانگێشتە دەکەن ژن بچێتە مەکتەب و مەوزوعی خوێندنی ژن لەلای کورد لەلای مەلاکان دەبێتە وەکو فەرزێکی دینی دێتێ دەبێت کەس بچێتە بەرخوێندن و مەلای گەورەوە لە کۆیە هەیە و لە سەردەمی قازیشە ئەمە حەد بە شکلێکی زۆر ئاسایی و عایلەکان خۆیان کە ئەم شتە دەبێت عایلەکان خۆیان هەڵدەدەن منداڵەکانیان کچەکان بچنە مەکتەب لەگەڵ وەکو کوڕەکان بخوێنن و بەڵام ئەمە پرۆسەی بە مۆدێرنکردنە ئەمەی لاقی بە مۆدێرنیزمەوە نییە ئەمە ینی ئەوەندەیە کە من وەسایلەکانی ژیان لە وەسایلی کۆنەوە دەگۆڕم بە وەسایلی تازە شێوازەکانی فەرەزەن خوێندن لە شێوازی تەقلیدی و حجرەوە دەگۆڕم بۆ شێوازێکی نوێ و ژووری دانیشتنەکە کە حجرەیەکە کۆمەڵە دادەنیشن بەینەوە دەگۆڕم بۆ قاعایە کۆمەڵە کورسی تیا دادەنێم و ئەمانە هەموو دەگۆڕم ئەمە پرۆسەی بە مۆدێرنکردنە هیچ میلەتێک بەقەدەر کورد نەچوە بەدەمیەوە بەڵام ئەوەی کە مۆدێرنیزم کە عیبارەتە لەو ئایدۆلۆژیایی و لەو کولتورە کۆمەڵایەتیەی کە مربوط بە
پیشەسازیەوە هاتووەتە ئاراوە کورد ئەمە نەفی دەکاتەوە بۆچی ئەمە وەرناگرێ ینی کورد مۆدرنیزم وەرناگرێ بەڵام پرۆسی بە مۆدرنکردن بەشداری تیا دەکا و بەشداریکی فعالی تیا دەکا لە کاتێکە ڕێگەیان لێگرتووە بوونەتە بەربەست لە بەردەمیا ئەو ئیشی خۆی دەکا لە شاخ مەکتەبی مۆدرن هەیە ئەو پێشمەرگەیە لە شاخە خەریکی خوێندنە مەکتەب لەوێ قوتابخانە هەیە ئێوە لێرە ئێوە لە وەکوایە ئێوە لە شاخن ئێوە لێرە مەکتەبتان هەیەەوە وەوە سەرقاڵن بە خوێندنی خۆتانەوە و منداڵەکانتان دەنێت نەخوێندن ئەم خوێندن هەر خوێندن و فێربوون لای کورد شتێکی پیرۆزە مقدسە و معنایەکی جیاوازی هەیە و فێربوون و زانین و علم دەکەوێتە ناو ئاکارەوە نەکەوێتە ناو مهێنە و پیشەوە و لێرەشەوەی منداڵ دەنێنرا بۆ خوێندن بۆەوە نەنێنراکە بێتە وەستا و مهندس و ئەمەم ئەسلی مەوزوع ئەمە نەبوو ئەسلی مەوزوع ئەوە بوو کە خوێندن مهنە نییە خوێندن جۆرێکە لە وعی جۆرێکە لە وشیاری ئەمە تۆ وشیار دەکاتەوە بە ژیان وشیار دەکاتەوە بە دەوروبەرت نەکە ئەمە فعلەن هەر مهارەتەکەیە تاوان لێرەوە من هەست دەکەم کورد بە شێوەیەکی زۆر تند مۆدرنیزم ڕەت دەکاتەوە بەڵام پرۆسی بە مۆدرنکردن بە شێوەیەکی زۆر تند وەردەگرێ لێرەشەوە ئێمە دەتوانین لەبارەی کۆمار و خەڵکی کۆمار و مامەڵەی لەگەڵ چ مۆدرنیزم وەکو کولتور و نەریتێکی کە مربوط بەینەوە دامەزراوە مربوط بە مامەلەکانەوە لەگەڵ پرۆسی بە مۆدرنکردن کە تازەکردنەوەی ئامێرەکان و ژیانە دیاری بکەین. ژن چییە؟ ژنەوەیە کە شاراوەتەوە پێویستە دەرکەوێ تا بزانین چییە. ژن کەی گەڕایەوە بۆ ڕۆحی خۆی لە خۆی ڕامە وام ڕۆح هات لە ناو ژنێتی ئەوە دەرکەوت و خۆی ئاشکرا کرد ئەو کاتە من دەزانم ژن چییە بەڵام کوا ئەو ژنانە کە ڕۆحیان لە ناو ژنیەتیانە دەدەوشێتەوە تا من بیبینم بڵێم ژن ئەمەیە یعنی من تێڕامانم لە ژن ئێستا لە ڕاستیا ئەوەندەی بەرهەمی تێڕامانی خۆمە لە ژن لەناو خۆمە بەرهەمی تێڕامانم نییە لە ژن لە دەرەوە و یەکێک لەو کێشە گەورانەوەیە من دەگەڕێم بە شوێن ژنێکە ژن ببینم ژن نییە وەوەی دەیبینم ژن نییە بە هەمان شێوەش تەبەنەوە بەنسبەت پیاویشەوە وایە ئەوە پیاویش ڕۆحی غایبە و هەتا فعلەن ڕۆحی پیاو لە ناو پیاویەتی ئەوە ئاشکرا نەبێ تۆ پیاویشت نییە تۆ دەگەڕی پیاوێکیشت دەست ناکەوێ و کێشەکارەوە نییە ژنێکت دەست ناکەوێت کێشەکە دەوەیە کە پیاوێکیشت دەست ناکەوێت و فعلەن تا تۆ لەبارەی پیاوە بزانی لەبەرەوە من هەست دەکەم چ پیا و چ ژن بەهۆی ئەو ژیانە تەقلیدی و نەریتی و توزانم دەرچوونی ئینسان لە عالەمەکەی خۆی لە ژیانی خۆی لە ڕۆحی خۆی وای کردووە ئێمە فعلەن ژنمان هەر ئینسانمان لێ بزر بێ نەک ژن و پیا و هەست دەکەم کەی ژن ڕۆحی لە ناو ژنێتیا درۆشایەوە ئەو کاتە من تێدەگەم لەوەی کە ئەوەی من لە ناو خۆمان لەبارەی ژنەوە پێگەیشتوم ئەمەیە یا ئەو نییە واتە ئەمە نەبێ من بڵم من ئێستا وەکووتم لەبارەی ژنەوە من ئەوەی کە دەیڵێم لە ڕاستی ئەوەندەی ئەزمونە لەگەڵ ئەو ژنەی کە لە ناو خۆما هەیە ئەزمون نییە لەگەڵ ژنێک کە لە دەرەوە هەیە و من لە ناو ئەو فەراغە ئەو بۆشاییە کە لە ناو بوونی منە هەیە وەک پیاو و لە ناو وجودمە کێشەیەکی وجودی منە من لە ڕێگەی ئەم بۆشایە لە ڕێگەی ئەمەی کە هەیە و لە واقعانیە من بیلەژی دەکەمەوە جرگم بەیانی زوو هەڵم سێنە کزەی جرگم بەیانی زوو هەڵم سێنە زۆر دەتەرسێن کەبی کارێک گوندێک شارێک چەمێک چیایێک لەبێ